لە تەنکەرەکانی سلێمانیەوە تا بۆڕیە نەوتەکانی بەندەری بەسرا. ئێران چۆن نەوتی قاچاغی خۆی لە عێراق ساغ دەکاتەوە. دوای ئەوەی دەسەڵاتی تەحریر شام لە وڵاتی سووریا ڕژێمی ئەسەدیان لەسەر کار لە دەوجڵەوی وڵاتیان گرتە دەست، ئیتر باڵادەستی و تەڕاتێنی ڕژێمیێران و سوپای پاسداران گروپەکانی فاتیمیۆن، زەینەبیۆن و دەیان میلیشیای ئێرانی لە سووریا کۆتایی هات. ئێران کە لە ڕێگەی سووریاوە بە قاچاقی نەوت و دەرمان و تەقەمەنی لەسەر دەستی هێزەکانی خۆی ساڵانە دەیان ملیۆن دۆلار پارەی بۆ بەردەوامی و مانەوەی ڕژێمەکەی بەدەستەهێنا، بە ڕوخانی ئەسەدیش چیرۆکەکەی لە سووریا کۆتایی هات. بەڵام ئەم جارەیان سەرنجی خۆی خستۆتە سەر عێراق و یاریەکی نوێی لەم وڵاتە دەست پێ کردووە. یاریەکە دوو جەمسەرە. یاریەکەی ئێران لە دوو جەمسەردا خۆی دەبینێتەوە کە لەم شیکاریەدا دەیان خەینە ڕوو. جەمسەری یەکەمی یاریەکەی ئێران ئابووریە کە ئەویش دوو لایەنی لێ دەکەوێتەوە. لایەنی یەکەمی یاریەکە فرۆشتنی نەوتە، چونکە نەوتی ئێران گەماروی قورسی ئەمریکای لەسەرە و بە ئاسانی ناتوانێت لە بازاڕەکانی جیهاندا بیفرۆشێت. لایەنی دووەمیش بازرگانی کردنە بە مادەی هۆشبەرەوە کە بەپێی دۆخ و هەلومەرجی ئێستای عێراق ڕژێمیێران دەتوانێت بە ئاسانی و بە تێچوویەکی کەمتر لە کاتی دەسەڵاتی ئەسەد لە سووریا درێژە بەم بازرگانی ڕەشەی بدات. جەمسەری دووەمیش ئاینیە کە ڕژێمیێران بە کەڵک وەرگرتن لە سیاسەتی پێشووی بە پرۆپاگەندە بۆ مەزهەبی شیعە هەوڵدەدا سەرنجی گەنجان و خەڵک زیاتر بەرەولای بابەتی ئاینی ڕابکێشێت. بەڵام ئەوە جێگەی سەرنجە ئەوەیە کە جەمسەری دووەمیش لە کۆتاییدا خزمەت بە جەمسەری یەکەم دەکاتەوە. باشتر وایە بڵین لە ڕەهەندی ئاینیەوە ڕژێمیێران خەڵک ڕادەکێشێت بۆ هاوکاری و ڕێکخستنی کارە بازرگانیەکانی کە دواتر زیاتر دەپڕژەینە سەر ئەم بابەتە. لێرەدا و بە پشتوەستن بە کۆمەڵێک زانیاری وردی هەواڵگری ناوچەی هەوڵەکانی ئێران بۆ کەڵک وەرگرتن لە دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستان و هەشتی شەعبی لە کەرکووک، مووسڵ و خواروی عێراق تەڕاتێن و چالاکیەکانی ڕژێمی ئێران لەم وڵاتە دەخەینە ڕوو. پێویستە هەر لێرەدا ئاماژە بۆش بدرێت کە ئەم چالاکیانەی دەست و پەیوەندیەکانی ڕژێمی ئێران لە عێراق ئەم وڵاتە ڕوبەڕووی مەترسی ناوچەیی و جیهانی دەکاتەوە و ڕەنگە گەڕانەوەی عێراق بۆ ئەم دۆخە نیمچە ئارامەی ئێستا کارێکی ئەستەم و دژوار بێت. هەوڵەکانی هەواڵگری ڕژێمی ئێران بۆ نفوزی زیاتر لە ناوچەکەدا. هەنگاوە هەواڵگریەکانی ئێران بۆ دەستڕۆیشتووی زیاتری ئەو ڕژێمە لە عێراقدا لە سلێمانیەوە دەست پێ دەکات، بە شێوەیەک کە بە پشتبەستن و پەیوەندی هەواڵگری لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان ئەویش لە ئاستی باڵادا هەوڵی ئەوەی داوە لە هەندێک ناوچەی کەرکووک کە بۆشایی ئەمنی تێدایە و مەترسی بوونی پاشماوەکانی داعشی لەسرە چالاکی بازرگانی و لەوانەش هەناردەوە ئامادەکردنی نەوتی ئێران بۆ بەندەرەکانی عێراق بکات. هەروەها لە ناوچەکانی مووسڵ و بەسڕەش ڕێگا بۆ بەدەستەوە گرتنی بەندەر و کەڵگە نەوتیەکان خۆش بکات تاوەکو بتوانێت نەوتی ئێران بە ناوی نەوتی عێراقەوە هەناردەی بازاڕەکانی جیهان بکات. ئەوکات لە سنوورەکانی عێراقەوە لەگەڵ سووریا درێژە بە هەناردەکردنی مادەی هۆشبەر بدات. لە سلێمانیەوە بۆ کەرکووک و مووسڵ تەنیا یەک مانگ دوای ڕوخانی دەسەڵاتی ئەسەد لە سووریا ڕژێمیێران چەندین جار بە شێوەی نافەرمی دوور لە چاوی هەموو کەسێک لە سلێمانی و لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو حیزبە بە مەبەستی گەیشتن بە ڕێککەوتن کۆبوونەوەی ئەنجامداوە. ڕێککەوتن لەسەرەوەی نەوتە قاچاقەکەی یەکێتی لە پاڵاوگەکانی ئێران بپاڵێورێت و لە بەرامبەردا ئێران بتوانێت لە کەرکووک و شوێنە دیارەکان کارەکانی خۆی ئەنجام بدات. زانیاریەکان جەری دەخەن کە لە بەرامبەرم ڕێککەوتنەدا چەندکەرە نەوتەکانی سلێمانی بەرەو پاڵاوگەکانی سنە و کرماشان لە سنوورەکانی باشماخ و سومارەوە بەردەوام بوون لە هاتوچۆکردن و هێزە نافەرمیەکەی ڕژێمی ئێران لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی تیرۆر لە کەرکووک و مووسڵ جوڵەیان پێکراوە. ئەو زانیاریانەی ئاشکرا بوون باس لەوە دەکەن کە لەلایەکی دیکەوە هەواڵگری ئێران بە بەکارهێنانی هێزی هەشتی شەعبی و لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک هەروەها لە بەشی سەروتر و لە مووسڵیش ئاسانکاری بۆ بازرگانی نایاسایی و قاچاقی نەوت کردووە. هێزەکانی هەشتی شەعبی کە چەندین بازگەیە تووشۆ و کەرکووک و کۆنتڕۆڵی مووسڵیان بەدەستەوەیە بە ڕێککەوتن ڕێگەیان داوە چەندکەرە نەوتەکانی هەردوو لە ئەم ئێران و هەمیش عێراق بە ئاسانی هاتوچۆ بکەن و لێپرسینەوە لەوەی کە ئەم چەندکەرانە بەرەو کێو بە چمە بەستێک دەڕۆن نەکرێت.
موسڵ و کەرکووک لە ئێستادا بە دوو ناوەندی گرنگی کۆماری ئیسلامی دێنە هەژمار کە بەدەستی هێزەکانی هەشتی شەعبی ئاسانکاری زیاتر کراوە بۆ هەر ویست و خواستێکی ڕژێمی ئێران. لایەنێکی دیکەی هەوڵەکانی ئێران بۆ تەڕاتێن لەم ناوچانە بابەتی مادەی هۆشبەرە کە لە سنوورەکانی عێراق لەگەڵ سووریا بۆشایی مادەی هۆشبەر و بە دیاریکراوی کریستاڵ، حەشیش و کاپتاگۆن پڕ دەکاتەوە کە لەم ڕێگایەوە ملیۆنان دۆلاری دەست دەکەوێت. قۆڕقکردنی بەسرە گروپی چەکداری عەسایبی ئەهلی حەق کە لە ساڵی 2007 دوای جیابوونەوە لە سوپای مەهدی لە دوای شەڕی نەجەف لە عێراق و باوەرگرتنی ڕێنمایی لە ئێران بوون بە گروپێکی سەربەخۆ لایەنێکی دیکەی ئەم چالاکیانەی کۆماری ئیسلامین کە لە هاوکاری هەواڵگری و پێدانی زانیاری ورد و دروست ڕۆڵی پێشەنگ دەگێڕن لەو چالاکیانەی کە ڕژێمی ئێران ئەنجامی دەدات بە شێوەیەک کە نەوتی ئامادەکرا و ئاڵ و گۆڕپێکرا و لە کەرکووک و مووسڵ لەلایەن ئێرانەوە دەگەێنرێتە دەستی ئەم گروپە و بەهۆی دەستڕۆیشتووی و نفوزی گروپەکە لە بەندەری بەسرا نەوتی قاچاخی ئێران بە ناوی نەوتی عێراقەوە ئامادەکاری بۆ دەکرێت و هەناردەی وڵاتانی دیکە دەکرێت. هەروەها دیاری کراوە کە بەشێک لە داهاتی عێراق لە فرۆشتنی نەوت بە دۆلاری ئەمریکی لەژێر ناوی بازرگانی نایاسایی لە سنوورەکانەوە بۆ ئێران دەگوازرێتەوە. بەم شێوەیە ئێران بە سوود وەرگرتن لە خەزێنەی عێراق گەمارە بازرگانیەکانی شکاندووە کە لایەن ئەمریکاوە بەسەری دەستەپێنراوە. چەند هەوڵێکی دیکە پلانەکانی هەواڵگری ئێران بۆ عێراق تەنها لە بازرگانیدا سنووردار نییە. بە گوێرە و زانیاریانەی دەستکەوتووە توخمەکانی هەواڵگری سوپای پاسدارانی ئێران بە بەکارهێنانی سلێمانی و کەرکووکی ژێردەسەڵاتی یەکێتی لە ژێرپەردەی بەناو شەڕی تیرۆر سەروەری عێراق دەکەنە ئامانج. ئەوەش زانراوە بۆ ئەوەی ئەو تێڕوانینە بمێنێتەوە. ئێران بەردەوامە لە بەرەنگاربوونەوەی تیرۆر بەڵام لە پشت پەردەوە هاوکاری داعشی کردووە و هانی کردەوە تیرۆریستیەکانی لە خاکی عێراق و ناوچەکانی کەرکووک داوە تاوەکو بۆشایی ئەمنی و ناسەقامگیری زیاتر دروست ببێت و بەم شێوەیە لە ئەگەری دروستبوونی ناکۆکی لە شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا ئاماژە بەوە کراوە کە ئێران ئامانجی ئەوەیە خاکی عێراق بکاتە ناوچەیەکی ململانێ و ببێتە هۆی وێرانکردنی ژێرخانی عێراق بە دوورخستنەوەی شەڕ لە خاکی ئێران. بە گوێرەی و زانیاریانەی دەستکەوتووە هەواڵگری ئێران لە ڕێگای بوونی تورکمانەکانەوە لە کەرکووک درێژە بە پلانەکانی دەدات. هەواڵگری ئێران کە استراتیژی مامناوەند و درێژخایەنی بۆ لە ناوبردننی هۆشیاری مێژووی و کولتوری تورکمانەکان خستۆتە بواری جێبەجێکردنەوە پێکاتەی مەیدانی باکووری ڕێکخراوی بەدر لقی کەرکووکی ڕێکخراوی بەدر و ناوەندی ڕۆشنبیری خومەینی کە بنکەکەی لە کەرکووکە وەک ئامرازێک بۆ کاریگەری و گۆڕینی گەنجانی تورکمان بۆ بریکار لە ژێرناوی چالاکی سیاسی فەرهەنگی وەرزشیەکان سوود وەردەگرێت. لە کۆتاییشدا سوود لەو هێزە مرۆییە وەردەگرێت بۆ هەناردە و بازرگانی کردن بە دەرمان و مادەی هۆشبەرەوە.